خۆشەویستەکانم رسول الله صلى الله عليه وسلم لحديثك صحيحة كإمام بخاري جرته لسلمي كري أكوع وأفرمي في غمر فرمي صلى الله عليه وسلم: من يقل علي ما لم أقله فليتبوأ مقعده من النار. هر كسي قسي بدم من وابكى كمن نموت به كمن نمكرد به باش شوێنێک لە ئاگری جەهەنەما بۆ خۆی ئامادەکە. خۆشەویستەکانم ئەم حەدیثە زۆر ترسناکە، ئەم فەرمودەیە زۆر ترسناکە. ئەبێ ئینسانی مسلمان ڕاچەڵەکێنێ. هەندێک مسلمان هەیە جاری وا هەیە لە خۆیانەوە بەدەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم قسە ئەکەن، ئاگایان لە خۆیان نییە. کورە جاری وا هەیە بەدەمی خواوە قسە ئەکەن. واللهی خەڵکی وان بینیوە بە درۆوە وتوێتی خوای تەعالا لە قورئانەوە ئەفەرمێ. درۆشەکە هیچ ئەسڵێکی نییە. کاتی من وتمە چۆن لە قورئانە خوای تەعالا ئەفەرمێ، کامەتە لەکوێیە خوای تەعالا وای فەرمووە لە قورئانە دەمی بۆتە کابراوەتەنی تەڵەی تەقی و نەیتوانێ قسە بکە، نەیتوانێ وڵام باتەوە. ئەخر تۆ چۆن ئەبێ بەدەمی خوا و بەدەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم درۆ بکەی؟ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: هەر کەسێ بەدەمی منەوە درۆیە بکە، قسەیە بکە کە من نەمکرد بێ، باش شوێنێک لە ئاگری جەهەنەم بۆ خۆی ئامادەکە. ئەنی مەسەلەکە مەسەلەیەکی ئاسایی نییە، مەسەلەیەکی خەتەرە. بۆیە ئاگامان با لە دەمی خۆمان بێ، ئاگامان لە قسەکانمان بێ، بە ناوی خوا و پێغەمبەری خواوە درۆ نەکەین، بە ناوی خوا و پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم فتوا نەدەین. لەوانەیە من بەدەمی کەسێکی ترەوە قسەیە بکەم بە درۆیەک بۆم حەساب ببێ، وەلەو درۆ ئاسان نییە، درۆ کەبائیرە، بەڵام بەدەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم یان بە ناوی خوای پەروەردگارەوە قسە بکەی زۆر زۆر خەتەرە. ئاگات لە خۆت بێ، ئەی ئەو کەسەی کە خۆت بە ئیماندار ئەزانی.